ڕووجا ئیگنەتۆڤا ئەو کتەبە ڕەگەز بولگاریای گەورەترین ساختەکاری سەدەی لێدەرچوو لە ڕێگەی ئینتەرنێتەوە. دوێنێ لە تازەترین هەواڵدا ئاماژە بەوە کرا کە لە ساڵی 2018ەوە کوژراوە. ڕووجا لە 30 مانگی 1970 لە شاری ڕووس لە وڵاتی بولگاریا لەدایک بووە. لە تەمەنی 10 ساڵیدا لەگەڵ خێزانەکەیدا کۆچ دەکەن بۆ وڵاتی ئەڵمانیا. بڕوانامەی زانکۆ ئۆکسفۆردی بەریتانی بەدەستهێناوە و دواتر لە ساڵی 2005دا دکتۆرای لە یاسای نێودەوڵەتی بەدەستهێناوە لە زانکۆی کۆنستانسی ئەڵمانیا. لە ساڵی 2014 لەگەڵ سەرەتای ئەشنابوونی جیهان بە دراوە دیجیتالیەکان ئەم خانمە کۆمپانیایەکی هەڕەمی پۆنزی و بەرهێنانی دامەزراند لە شاری سۆفیای پایتەختی بولگاریا بە ناوی وان کۆین. زیاتر لە 3 ملیۆن بەشدار بوو لە سەرانسەری جیهاندا بەشداریان لە پاکێجە جۆراوجۆرەکانی ئەم کۆمپانیایەدا کرد کە ژمارەیەک لە کوردەکانی باشووریش بەشداری ئەم کۆمپانیایە بوون. بڕی سەرمایە بەشداربووەکان لە سەرانسەری جیهاندا بە زیاتر لە 4 ملیار دۆلار دەخەمڵێندرێت. بە پەیوتەی شارەزایانی ئەمنی و دراوە دیجیتالیەکان ئەم کۆمپانیایە گەورەترین کۆمپانیای سکام واتە ساختەکاری سەدە بوو. لە 25 تشرینی یەکەمی 2017ەوە ڕووجا دیار نەما و لە ئینتەرپۆڵ و دەستگا جۆراوجۆرەکان سەپاندنی یاسای نێودەوڵەتی وێنە و ناوی وەک تاوانباری سەدە بڵاوکرایەوە. لە سەرەتای ساڵی 2019دا ئەو بەغیابی لەلایەن دادگای فیدرالی ئەمریکاوە بە فێڵ و دزین و سپیکردنەوەی پارە و ساختەکاری تاوانبار کرا. پۆلیسی فیدرالی ئەمریکا FBI بەدە گەورەترین تاوانباری سەدە ناوزەندی کرد و بڕی 100,000 دۆلار وەک بەخشی کردە دیاری بۆ ئەو کەسەی زانیاری بدات دەربارەی ڕووجای خاوەن وان کۆین. دوێنێ لە تازەترین هەواڵدا پۆلیسی بولگاریا ئاماژەیان بەوەدا کە ڕووجای خاوەنی کۆمپانیای وان کۆین لە نۆڤەمبەری ساڵی 2018 بە فەرمانی گەورە مافیای مادە هۆشبەرەکانی بولگاریا هریستۆفۆرس ئەماناتیدیس کە بە تاچی ناسراوە کوژراوە. لە ئێستادا ئەو مافیا بولگاریا بە تاوانی بازرگانی کردن بە مادەی هۆشبەرەکان لە زیندانێکی هۆڵەندا ژیان بەسەر دەبات. بەپێی راپۆرتەکە ڕووجا لە ناو یەختێکدا لە دەریای ئایۆنی یۆنان کوژراوە و تەرمەکەی پارچە پارچەکراوە و فرێدراوەتە دەریاوە. کوشتنەکەی بۆ شاردنەوەی تێوەگلانی خاوەن مادە هۆشبەرەکان بووە لە فێڵەکەی کۆمپانیای وان کۆین کە پێشتر ڕووجا کاری لەگەڵدا کردوون. هەرچەندە تا ئێستا بەشێک لە هەواڵەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕووجا نەکوژراوە و پێدەچێت لە یەکێک لەم وڵاتانە خۆی شاردبێتەوە: بولگاریا، پانەما، مەکسیک، یۆنان، ئیمارات. هاوکات وان کۆین ئەو کۆمپانیایی کە ڕووجا خاوەندارێتی دەکرد تا ئێستا دانەخراوە و بەردەوامە لەوە بەرهێنان لە ڕێگەی ئۆنلاینەوە لەگەڵەوەی ئەمە نوێترین هەواڵە کە دوێنێ لەسەر ڕووجا بڵاوکراوەتەوە. بەڵام تا ئێستا بەڕێوەبەرانی وان کۆین هیچ لێدوانێکیان لەو بارەیەوە نەداوە. هاوکات لە دوای وان کۆین چەندین پلاتفۆرمی دیکەی ساختە سکام لەلایەن دەستگای ئینتەرنێت و گروپە مافیەکانەوە دروست بوون بە ناوی وەبەرهێنانی ئۆنلاین لەژێر پەردەی بازاڕە داراییەکاندا. بەڵام جیاوازیەکە ئەوەیە خەڵکانی وڵاتانی دیکە وان کۆین بۆ وانەیەک و ئەسمونێکی گەورە بۆیان، بەڵام بەداخەوە خەڵکی کوردستان ئەم هەڵەیان دەبارە کردەوە لە ڕێگەی پلاتفۆرمەکانی پام، PGI، وایسلینگ، ئیمپرۆسۆلوشن، مۆرۆلێکس هەتا دوای کە بەپێی زانیاریەکان نزیکەی 100 ملیۆن دۆلاری خەڵکی کوردستان لەلایەن ئەم پلاتفۆرمانەوە خوراوە و چەندین دۆسیە لە دادگاکانی هەرێمدا تۆمار کراون.